لا اله الا الله لا اله الا الله ولا مقابلة مريم خان والله مريم خان والله زولي لك ماما زينتون زور خوالی خۆشببوو مەریەم خان کچی پێشەوا قازی یەکەم سەرۆک کۆماری کوردستان ئەمری خوای کردو لە وڵاتی ئوردنەوە گەڕایەوە کوردستان و لە مەتاری سلێمانیشەوە بۆ کەلار ئێمە لە ئیدارەی گەرمیان ئەوەی کە پێویست بوو لە پێشوازی تەرمەکەی دابین و ڕێ و شوێن و ئوسوڵی جەنازە گرتمانە بەر بۆ هەروەها سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزوریان هەبوو کاک نەوشیروانی حاجی ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کاک بۆڵای شەید سیروان ئەندامی سەرکردایەتی و مەسئولی مەڵبەندی گەرمیان لە پەیوەندێکی تەلەفۆنیا کە سوکاری خوالی خۆشببوو برایانی کاک سەرداری داوەتبەگی جاف دایان کرد کە خەڵک بەشداری نەکا بە بۆنەی ئەو وەزعەوە کە ئێستا لە ئارایە و بە بۆنەی ئەو ڤایرۆسەوە ئێمە نوێرایەتی هەم کاک بۆڵاو هەم بەرادرانمان کرد ئەوەی کە ئەرک و واجبی ئەمە بوو کە بە ڕێز و حرمەتەوە لە پێشوازی تەرمی خوالی خۆشببوو مرێم خان بین بە ئەرکی خۆمان هەڵساوین بە زیادەوە و ئەرکیشمانە ومێ دەکەین خواسە بووری کەس و کار و خانەوادەکەشی بدە. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. يا ربي فاهم خاطري قولي خويا تمام يا أمش كمان. نوراس نوراس أو سەدار کوڕی مامەداوە بووم و لە ئێران و ئەو وەختە پەناندەی سیاسی بوو مامەداوە بووم کە ڕۆی بۆ ئەوێ دوایە قازی محەمەدش معروف و کچەکەیشی وەختەویش جوان بوو سەرداریش کوڕێ جوان و تراوەتر ئەمیش بە ڕێز کوڕە ڕێژ عەشرەتێکی جاف و دایک کوڕی کچی قازی محەمەدی کردە یعنی هین زۆر یعنی تر لە مستەوای یەکا بوون وا ئاوەم وت نەختێ تۆزیە حاڵەتێکی دڵناسیکی بوو ئەویش هەل حەساسی نی باوکی بووە تەسیری تێ کردو ئەوەی هین ئەوە نییە ناڕەحات و متاسم ئەو حاڵەتەیە بوو ئەوە تەسیری تێ کردو بەڵێ چۆن بە ئەرەوەڵا باسیە کرد ئەرەوەڵا باسیە کرد زۆریش باسیە کرد مرێم خان ئەرەوەڵا باسیە کرد باسمال باوکیە کرد ناڕەحەتی چی هاتێتە سەریانە چیان پێکردنە ئێران من خانمی قازی پێمێوت چی ئەوت چیان حکومەتی ئێران چەنی عەزیەتیانیدا ئەم چەنی عەزیەتریە ئەمیان تەبعید کرد بۆ ئەڵمان بەڕێ کوڕیارە و کوڕی یەک کوڕی قازی محەمەد یەک کوڕ و حەو کچ بەڵام کاتێ ڕۆح کێشرا ئەچێتە ژیانی بەرزەخ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گۆڕەکەتان یا باخێکە لە باخەکانی بەهەشت یا بیرێکە لە بیرەکانی جەهەنم ئەگەر ژیانی بەرز وساحمەیەکی بۆ بشکێن ئەگەر هەیە ڕۆساقی داینە مەشکێت بدەبانی کێشێنی داوێنەکەی بەدا زۆر چاک نەیگەرەکە
والله ئێمە طبعا وەکو مریم خانم ئافرەتێکی یەکجار حقیقەتەن ئەخلاق بەرز و ڕەوش بەرز و جگە لە مەقامی شەخسی خۆی و ئەخلاقیاتی بەرزی خۆی خۆ خۆزانین لە بنەماڵەی قازیە بنەماڵەی قازی هەمان ملەتی کورد هەمووی قەرزاری قازی محەممەدە ئەمە لەلایەکۆ لایەکی ترێمە وەکو عشرەتی جاف وەکو بنەماڵی بەگزاتەکانی جاف ئێمە ینی حقت لەم زروفە ناخۆشە کە ئەم پەتا پیسە کەوا تووشی هەموو نەفقەت کوردستان بەڵکو هەموو عالەمی هەموو عالەم بەدەستیەوە ئەناڵێنێ نەمانویست کە خەڵک ینی ئاگادار بکەین بۆ ئەم مەراسیمانە بەڵام دیارە خەڵک پەرۆش بوونە خۆیان ینی حقت هاتوونە باوەڕ بکەیمە یەک بە نەفرێکمان نەوتووە ئێمە وەکو عایلە وەکو بنەماڵە بەڵام ئەو خەڵکەکە ئەبینی بەچی شکڵ خەبەرەکان بیستەوە ئەوەی تر ئەوانە باش ئاگاداری نیم ئومێدوارم کەەوە کوردستانمان لەم پەتانەک بەتە ئەم مەشعومە بپارێزێ ئەگەر وەزیانەکەیشی بە کەمترین زیان ینی پێ بپەڕێ بەسەر هەمومانە خوای گەورە ڕۆحی مریم خانمیش بە بەهەشت کاتۆ مو عالم بوا يكتشف وسا حمايتي يقول بشكل نقدر هي غنير وساقي داينا إن جاء مرحلة اتهامي اتهام خوش كمان لمرحلة اتهامية لجياني برزخ أم روحي كروحك كيشرا أم روحاتي تجياني برزخ